لە بەرامبەر گرانبوونی نرخی کارەبا دانیشتوانی پرۆژەکانی نیشتەجێبوون لە سلێمانی دەڵێن ئەگەر نرخەکە کەم نەکرێتەوە سکاڵای یاسایی لەسەر حکومەت تۆمار دەکەن. هیچ کەسێ لە کرێچێتی و نایەتەوە کرێچێتی لە 200,000 بێتەوە سەر 500 دلار 600 دلار باشە. ئێستا لە حکومەتی هەرێمی کوردستان لە وەزیرە بەڕێزەکان لە سەرۆکی حکومەت و لە جێگری سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی هەرێمەوە بە هەر هەمیانەوە بە هەموو لە پسراوانی هەموو ئەحزابەکانیشەوە و ئەزان ئەوانەی کە لە ناو سیتەکانە دانیشتوان هەمووی ملیاردێرن. من وەکو شخصی خۆم پێشمەرگەیەکی خانەنشینم. کارەبای 24 کاتژمێری خۆی 100 دینارێکە لەسەر حکومەت بۆ خێرە بە 156 یا بە ئێمە خۆیمە تیجارەت ناکەین. خۆی لە خۆیان هینی ئێمە ڕیزبەندیکردنی ئێمە لە ژێر ناوی شوێن تیجارەکانە ئێمە بە هەموو ئەڕەتەکەینەوە چکە ئەم شوێنە نیشتەجێبوونانە شوێن تیجارینین. وەزیری کارەبا بە هیچ شێوازێک ئەم زیادکردنی پارەی وحدەی کارەبایە کە لە 18 پارەکەی لە 18 دینارەوە ببوون کراوە بە 156 ئەمە وەزیری کارەبا بە ڕێنمایی کردوێتی. ئەم دەسەڵاتی وەزیری کارەبا کە پێی دراوە بۆی کە ئەو ڕێنماییە دەرکات لە ڕێگەی یاساوە پێی دراوە. یاساکە بە شێوازێکی ڕەها و دەسەڵاتی نەداوە بە وەزیری کارەبا بۆی کە ئەو ڕێنماییانە. ئەگەر هاتوو ئەم شتە بەردەوامی هەبوو ئێمە کۆبوونەوەیەکمان کرد ئەمڕۆ بەردەوامە بین لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێزان نوێنەرانی ستێکانە ئەگەر هاتوو گەشتینە ئەو قەناعەتەکە ئەم وەزعە گۆڕێ ئەوەی کەین بە سکاڵایەکی یاسایی لە ناو دادگاکانی هەرێمە. حکومەت بە ڕێنمایی بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان نرخی کارەبای پرۆژەکانی هاوتای شوێنە بازرگانیەکان کردووە و هەرواتێکی کارەبای لە 18 دینارەوە کردووە بە 156 دینار. ئەوەش دەوترێت پێچەوانەی یاسایە. ئەو هاوڵاتیانی لە سیتیەکانن ئەوانە هەمویان هاوڵاتی دەوڵەمەند نین. خەڵکێکی زۆر هەیە بە 1000 حاڵ و 30 ساڵ ژیانی خێزانی و بە دوو موچە خۆرەوە اینجا توانیویانە یەکەیەک لە سیتیەکە بکڕن. ئێستا چۆن وەزارەتی کارەبا بەبێ ڕەچاوکردنی دۆخی ژیانیان بۆ جۆرە کارەبایان لەسەر گرانەکە کە وەکو بازرگانی وایە، یعنی وەکو وایە ماڵێک لە سیتیەکە ئێستا کرێی کارەبادا وەکو وایە کارگەیەکی دانابێ کە لە ڕاستی ئەمە زوڵمە و حەق نییە وەزارەتی کارەبا بەو جۆرە دەسەڵات بەخۆی بدا تەجاوز لەسەر ژیانی هەوڵ. حکوومەت بەرپرسیارە لە دابینکردنی کارەبای 24 ساعتی بۆ هەموو هاوڵاتیەک. لە ڕاستیە تەنها بە کۆنتترۆلکردن و ئیدارەدانێکی باشی کارەبا و زیادکردنی بەرهەمهێنان بەدڵنیایە توانێت کارەبای 24 ساعتی بۆ هەموو هاوڵاتیان دابین بکە. یعنی معنە وایە 4 ڕۆژی تر ئەگەر بەو جۆرە نیەتیان بێ یان لە گەڕەکە ئاساییەکانیشە مۆلیدەکان لا ئەبن خۆیان 24 ساعتیە دەن و لەسەر مانگرانەکەن. یعنی هەموومان نەبینە کرێکی حکوومەت لە کاتێکا خەڵک دڵی خۆشە دوای 30 ساڵ یەکەیەکی نیشتەجێبوونی هەیە. دانیشتوانی پرۆژەکانی سلێمانی ئەنجومەنێکیان بۆ داکۆکیکردن لە مافەکانیان پێکێناوە دەڵێن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت گرتبوونەوەی ناڕەزایی و خۆپشاندان ئەنجام دەدەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.